پێش هەموو شتێک ئەگەر ئێمە هات و چۆمان لەگەڵ دەرەوەیە زۆر نەبێ و میوان و چۆنی سەردانکردنمان زۆر نەبێ کۆنتاکتمان لەگەڵ خەڵکا زۆر نەبێ کەواتە ئێمە ترسێکی زۆر گەورەمان نییە ڕۆژانە 2 جار بۆ 3 جار ماڵ پاکرێتەوە بەر بە شێوەی ئاسایی خۆی زۆر ئەگەری توشببوونمان کەمەکاتەوە کەواتە شۆرین بە ئاو سابوون یەکێکە لە گرنگترین ڕێگاکانی خۆپاراستن لە ماڵەوە ئەتوانین دوای ئەوە ئەگەر هەبوو کحولی لە سایە هەفتا لە ئێستا بە پێی ستانداتی WHO کحولی سایە هەفتا یەکێکە لە پێکاتە سەرەکیەکانی بکوژی ڤایرۆسی کۆرۆنا لە ژوورەوە پێویستی بەوە نییە کە من هەموو ساعتە جارە دەست تاقیم بکەم تەنها گرنگە پێش نان خواردن پێشەوەی دەستبەری بۆ دەموچاو پێش ئەوەی بەرکەوتەی دەستت هەبێ بە دەموچاو دەست بشۆری ئێمە ئەومان بیر نەچێ هەتاکو خۆمان ئەپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا زەرەر بە ڕێڕەوی هەناسەمان نەگەێنین تکام وایە پێویستەکە بترسین بەس پێویست ناکە بەو شێوەیە بترسین کە ژیان لە ماڵەوە تێک ببین یعنی ژیان لە بۆنە ئەچیتە شوێنەوە لەبەر بۆنی دیتۆڵ و بۆنی کلۆر و ئەوانە خەریکە بخینکەین پێویستی بەوە نییە پێویستەکە کەمتر